هەر هاوڵاتیەک کە دەیەوێت داخوازە کە داواکاری پێشکەش بکات بۆ پرۆسی حەج پێویست دەکات کە پێناسی دیجیتاڵی یاخود UPN ژمارەی کەسی بێهاوتا وەک پێشتر ئاوا ناسرااو بۆ هاوڵاتیان پێویستە هەیەیان بێت و پێویستە ینی بە گرنگی دەزانین وەڵامی چەند پرسیارێک بدەینەوە لەسەر ئەوەی کە ئایا چێ پێناسی دیجیتاڵی هەیە و چۆن بزانین هاوڵاتی چۆن بزانێت پێناسی دیجیتاڵیەکەی کامەیە و ئەگەر پێناسی دیجیتاڵی نەبێت چۆن بتوانێت خۆی تۆمار بکات و بەدەستی بهێنێت خۆشبەختانە لە ئێستادا زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان پێناسی دیجیتاڵیان هەیە کە ئەمەش گشت موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانبەرانی ڕاژەی شارستانی و سەربازیەوە و گشت خاننشینانیش لە ئێستادا پێناسی دیجیتاڵی خۆیان هەیە و هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە سیستەمی نوێی مۆڵەتی شوفێریان وەرگرتووە بە هەمان شێوە پێناسی دیجیتاڵیان هەیە ئەو خاوەن کۆمپانیانەی کە لە سیستەمی نوێی تۆماری دامەزراوە بازرگانیەکان کۆمپانیەکانیان تۆمار کردووە و چەندین جۆرفی ئەیتریش لە ئێستادا پێناسی دیجیتاڵیان هەیە وەگەر هاوڵاتی نەزانێت پێناسی دیجیتاڵیەکەی کامەیە و پێویست بکە کە بیدۆزێتەوە بۆ ئەوەی ناوی تۆمار بکە لەم سیستەمە پێویست ناکە سەردانی هیچ شوێنێک بکە لە ئێستادا لە ڕێگای ئەپیکەی ئاردی پاس دەتوانێت پێناسی دیجیتاڵیەکەی خۆی بدۆزێتەوە ئەپیکەی ئاردی پاس بەرنمەیەکی مۆبایلە کە لە هەفتەی ڕابردوودا فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری بە شێوەیەکی ئەزمموی خستیە بەردەستی هاوڵاتیان ئەم ئەپە سەکۆیەکە بۆ گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی هەم موچەخۆران و هەم ئەوانەشی کە موچەخۆری حکوومەت نین بۆ ئەوەی دەستیان بگات بە گشت خزمەتگوزارە دیجیتاڵیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بۆ هەردوو سیستەمی iOS و ئەندروید لە ئەپستۆر و گوگل پلیستۆر هاوڵاتیان دەتوانن ئەپیکەی ئاردی پاس دابەزێنن و تەنها بە گرتنی وێنەیەکی ڕوخسار و داخلکردنی ڕەگەز و ڕێکەوتی لەدایک بوونیان دەتوان پێناسی دیجیتاڵی خۆیان بدۆزنەوە و داخلی بەرنمەکەش بن